گەرچی بە هاتنی ساڵی نوێ هاوڵاتیان ئان دەگەڕن و خۆشی دەردەبڕن بەڵام هاوڵاتیانی قەزای سەی سادە 6 ساڵ پێش ئێسە و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە بری ئان گێڕان و خۆشی دەربڕین هاتنە سەر شەقام بۆ داواکردنی مافە سەرەتایەکانی خۆیان. دەمەوێت بزانم لە دوای تێبڕبوونی 6 ساڵ بە سەر خۆپیشاندانەکان و شەیدبوونی گەنجێک بە ناوی بڕیار حەسەن چی کراوە بۆ هاوڵاتیانی قەزاکە. لە دوای کانونی دووەمی ساڵی 2014 و 6 ساڵ لەمەوبەر چین و توێژە جیاوازەکانی قەزای سەی سادق دژی پشتگوێخستنی قەزاکەیان و نەبوونی خزمەتگوزاری سەرەتاییەکان خۆپیشاندانێکی بەرفراوانیان ڕێخست. بەڵام دەسەڵاتدارانی سەی سادق لە جێگەی بەدەمەوە هاتنی خۆپیشاندەران بە تەقە وەڵامیان دایەوە و بۆ هۆیەوە گەنجێک بە ناوی بڕیار حەسەن بووە قوربانی و شەید بوو. لە ئێسادا و پاش تێبەربوونی 6 ساڵ بەسەر و ڕووداوەدا داواکاری خۆپیشاندەران جێبەجێ نەکراوە. بە جۆرێک تا ئێستا هاوڵاتیان ئەم قەزایەوە خۆیان باسی دەکەن بە دەست نەبوونی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. بەڕاستی لە دوای تێپڕبوونی 6 ساڵ 6 ملیار کاولکاریاتم شارە بەداخەوە. یعنی ئەوەی کە حکوومەت وتی بۆم شارەیەکەین بەڕاستی جگە لە درۆیەکی باق و برێغێکی تر نەبوو، جگە لە بەهادەردانی خوێنی شەید بڕیاریی تر نەبوو. بەندە یەکێک بوو لەو لیژنانەی کە چوون لای نێچیر ئەو کات سەرۆکی حکوومەت بوو بەڵێنێکی زۆر زۆریدا بەم شارە هەتا بەڵێنی ئەوەی داوتی ئێوە بە چاوی خۆتان لە ماوەیەکی کورتدا ئەم شتانەیە بینن بەڵام هەمی درۆ بوو. بەڕاستی ئەمان دەستێکی باڵیان لە درۆوایە. لەم شوێنە کە من کارەکەم دەیە ئەتوانم بڵێم زیاتر لە 10 کەس لە دەرچی کۆلیژ و زانکۆی تایە هیچی دانەمەزراوە. ئەوە یەکێک بلو بەڵێنانەی کە زیاتر لە سیاسە و دەرچی کۆلیژ و زانکۆکان لێرە دامەزرێنین. گەرچی وەفدێکی حکوومەت یاریمی کوردستان لە سێم ڕۆژی خۆپیشاندانەکانی سەی سادقدا سەردانی هاوڵاتیانیان کردو چەندین بەڵێنی گەورەیان بە هاوڵاتیانی سەی سادقدا کە دیارترینیان دابینکردنی 50 ملیار دینار بوو بۆ ئەو قەزایە. بەڵام پاش تێبەربوونی 6 ساڵ تا ئێسا بەڵێنەکان لە سەر کاغەز ماونەتەوە و نەبوونەتە کردار. بنەماڵی شەید بڕیاریش پاش تێبەربوونی 6 ساڵ بە سەر شەیدبوونی کوڕەکەیان دەڵێن دادگا تا ئێستا نەیتوانیوە سەروەری خۆی بسەلمێنێت و بۆ کوژانی بڕیار بە سزا بگەێنێت. لە سەرەتاوە ئیشی باشی تیاگرا، حاکمێکی دڵسۆز ئیشی باشی تیاگرەوە بوو 4 کەس دەستگیر کران. دواتر ئەم 4 کەسە لەلایەن بریکاری وەزارەتی ناوخۆ مادەکەیان گۆڕابوو لە 406 بۆ 405 و 4 کەسەکە بە ڕەتی کەفیل ئازاد کران. ئیتر دواتر دۆسیەکە بەو شێوەیە بە چاقبەستووی ماوەتەوە هەتا ئێستا دیارە پارێزە دڵسۆزەکانی کەیسی شەید بڕیاریش هەوڵی زۆریان داوە لەسەر ئەو بابەتەکە کەیسەکە بەرنە پێشەوە بەڵام بەداخەوە نەیانتوانیوە چونکە ئەو کەسەی کە ڕێگرە لە هاتنە بەردەم دادگای ئەو بکوژانە بڵێن بریکاری وەزیری ناوخۆیە کە ئەو ناهێڵێت ئەو کەسانە بێرە بەردەم دادگا وڵێت ئەو کاتێککە ئەو ڕووداوەڕی داوە لە کاتی ئەرک و فەرمانە بوونواتە ینی بە کوشتنی ڕۆڵەی خەڵکی لە کاتی داوای ماف و حەقی خۆی بکە ئەو بە ئەرک و فەرمانی ئەزانێت. بڕیار لە پاش مەرگی بوو بە سمبۆڵی شارێک ئەو چووە ناو چەندین هۆنراوە پەخشان و سرود و شانەوەوە. لێ ئێستادا نووسەران وەک ڕەمزی بەرەنگابوونەوەستەم و سەمکاری ناوی دێنن. سڵاوی شار بۆ تۆ بڕیار ئەمڕۆ ماتەم شار خورۆشە لە باوەشی نیشتیمانە خوێنی لاوی شارە زورم لەبەر پۆساڵی بۆ گەنە بەدەستی جەلادێک ڕژە گەرچی ڕۆشتی بڕیارەکەم کانیاوی سۆس ئەوینی دڵ ئەمڕۆ هەمووان کوڕ و کیژان دایە و بابە بەرهەم شاهان هەڵشۆ بێدەنگ جووتە خوشکیش دەم بە گریان لەسەر مەزار دۆستاون تاجە گوڵینەیان پێ و لە پاڵ گوڵکۆکە دۆستاون. بۆ نیشاندانی ناڕزایی لە سەر جێبەجێنەکردنی بەڵێنەکان و بێتوانایی دادگا بە سزانەگەیاندنی تەقەکەرەکانی خۆپیشاندانەکە هاوڵاتیان و چالەکەوان و بنەماڵی شەید بڕیاریش بۆ ئەمساڵ و لە شەشەمین سەرڕۆژی ڕووداوەکانی 2014 بڕیاریان داوە هیچ مەراسیمێکی یادکردنەوە ساز نەکەن. ئەوە یەکەم جار نەبوو کە دام و دەستگاکانی حکوومەت بە فیشک وەڵامی خۆپیشاندەران بدەنەوە و پێشتریش لە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 کە زۆرینەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بەهۆی تەقەیەی هێزە ئەمنیەکانەوە 8 هاوڵاتی و خۆپیشاندەر شەید بوون و زیاتر لە سەدان کەسیش بریندار بوون. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.